وەختتان و خێر. ئەم شەو ئێمە دیبەیتێکمانەوێت سەبارەت بە دوو مەقولەیە وەڵ لە دوو دیبەیتا من بە چڕوپڕی لەسەری قسەم کردگە و بە سوورەتە پەراکەندە لە ناوە دیبەیتەکانە ترا ئاماژەم بە دەلیل مەوجودیەتە ساختار و نەهادەکانە ناوە کۆمەڵگای کوردەواری کرد. ئەمڕۆ ساڵیادی فاجعەی ئینسانی هەڵەبجەس. ئینسانێک نەتوانێ عەودەت بداتەوە سەر زامەکانی خۆی و دەرس بگرێ لە گوزەشتەی خۆی، ناتوانێت ئایندەیەک بۆ خۆی تەرسیم کات کە ساتەکانی ئایندەی ئێمە و داهاتووی ئێمە بنەمایان لە ئیستەوە دەست پێ ئەکات و لەم حرەکەتەی ئێمە ئەمڕۆ ئەیکەین. ئێمە لە ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ خۆشبەختانە لە سەردەمێکا لەدایک بووین کە ئینحسارات بە تایبەتی لە بەشە میدیایی وە شکیا بوو. یعنی تۆ ئەگەر جاران پێویستت بەوە بوو کە نیرویەکی چەندە نەفەریت بێت و ئەمانە ئیمکاناتیان بوێت تا بتوانن لادێ بە لادەیەم کوردەوارە بچن و خەڵک جەم بکەن لە مزگەوتەکانە تا سوخەنڕانیەکی نیم ساعەتەی گوزەرایان بۆ بکەن، یا ئەوەی کە دەوڵەتەکان انحسارە مەسمیدیایان لە بەردەستا بوو، ڕۆژنامە و مجەلە و تەلەڤیزیۆن و رادیۆ ئەوانیان لە دەستا بوو. ئەم ئیمکاناتە بۆ تاکەکانە کۆمەڵگا مۆیەسەر نەبوو و لەذا تۆ مەجبور بوویت ئەگەر گەرەکت بێ قسە بکەی بە هەزار خۆ سانسۆریەوە لە کوڵەسووچە حاشیەی ڕۆژنامەیەکە بە هەزار زوانی ئیما و ئشارە شان بخەی بەشانە داستان و جەریانێکە. بەڵام لە عەسرە فۆرجیە، لە عەسرە ئینتەرنێتە کە ئینحساراتەکان شکیان و ئەو ئەبزارەی کەوا لە ناوە دەستە ئێوە وەکو سمارتفۆنێک و ئیمکاناتە ئینتەرنێتیەکەوا لە بەردەستە هەر کەسێکە لە هەر جێگەیشی ئەم دنیا بێت توانی مەجالە سەرکوتکردن و دەمکوردکردن لە عیدەی قەلیل لە ناو جامعەیەک کە لەسەر وجدانە خۆیان وێسیاگن کەم کاتەوە. بۆیە ئێمە توانیمان لەم پێشڕەفتی تەکنۆلۆژیە کە بەدەستە ئینسانەکانی وەکو ئێمە دروستکریاگە و بەدەستە هیچ ساختار و سازمان و دەوڵەتێک و ئێبتکارە هیچ کامیان نەبووگە لە ئەختیارە ئینسانەکانەتر قەراری گرتگە بتوانین کەڵک وەربگرین بۆ بەهێزکردن، بۆ تەرسیمکردنە ئایندەی خۆمان لە گەشت یەکێکی ئەم دنیا وەکو خەسڵەتێکی تەبیعی هەر بوونەوەرێک و بە تایبەتی ئینسان وەختێ ئەکەوێتە وەرتەی نابوودی و نەهامەت و لە بین چوونە تازە بیر ئەکاتەوە چۆن ڕزگاری بوێت. ئەگەر تا ئەم سەروبەندە تا ئەم دەورانە کە سەرزەمینە ئێمەدا بەشکریا و کۆرپۆریشن و شرکەتە تەعاونی بەسەریۆدانریا ئەجدادە ئێمە بەرەبەرە نەیانزانی و هەنووز بڕێک ئەحساسیان ئەکرد کە ئازادن کوردیەت لە زەمانێکەوە دەستی پێکرد کە ئێمە ئەحساسمان کرد لە ڕەوەندی هەزیزین بەرەو نابوودی مطلق کە بەقامان ئەخاتە خەتەرەوە، کە مەوجودیەتە ئینسانیمان وەکو بوونەوەرێک ئەخاتە خەتەرەوە. هەر بۆیە ئەمە زەرورەتە تاریخی بوو کە ئەبوایە لەم سەرزەمینە لە کونە ئازارەکانیە ڕۆڵەهایەک بێنە دەرەوە لە جنسە مەردم لە ناوە مەردم، زوانە مەردم، دەنگە مەردم بتوانن لە بەرامبەرە ئەم گشتە تەوتە ئەبەر عەلەیها ئەم مەردمە کار بکەن، بتوانن لە ناوە ئەم تاریکیە تیشکێکی ڕووناکی بەربدەن تا بتوانن تاریکی شکێن بن. ئەمە کارێک بوو کە نە لە قارەمانێتی ئێمە بوو، ئەمە ڕەنجەکانی ئێمە بوو، میزانە مەئاساتە ئێمە بوو کە پاڵی پێوەنیاین ئاوا زندگیکەین، ئاوا قسە بکەین. هەڵەبجە بە تەوتەئەی نەهاتهایە کە هاتبوون
سەرزەمینە کوردەوار بووە ژێر قامک و ژێر قاچ و ژێر پۆستاڵە سیستەمە ئینقیادگەرە کۆرپۆرێشنی و تەعاونی و بنگاو و شرکەتە بازرگانی بۆ خاتری ئەوەی نەریتە کوردی لەبین بوون و ساختار و لایف ئستایڵە ئینسانە کوردی لەبین بوون و قودرەتەکانی لەبین بوون و شێوەی ژیانی و زەمینی و تەولیدی و بژێوی و پەیوەندە ئیجتیماعیەکانی هەر ئەوانەی کە هێزی پێدان کە کاری نەبێت بە هیچ کۆرپۆرێشنێک و لەسەر خاکەکەی خۆی بوەستێت و بە بڕنەوەکەی دەستی و بە کەرنتوەکەی دەستی لە بەرامبەرە هەر متجاوزێک بە حەق حەیات و بە حەق مالکیەتی بوێسێت. ساختار کۆرپۆرێشنی بە دۆزینەوەی کەسانێک وەکو نۆکەرەکانە ماڵە ئەرباب کە حەیات و مەماتیان کە خواردن و جێگەی گەرمیان کە ئیمکاناتیان وابەستە بوو بە سروەتێکە لە مەردمی تاراجەکەن و لە اختیاری ئەمانی قەرارەدەن هاوکاریان کرد لە ماساتێکە بەسەر ئەم کوردە هاوردیان. فرۆشتنەوەی نەهاتها و سازمانها و حیزبهایەک بە ناو شۆڕشە کوردی بێ ئەوەی کە کۆمەلگای ئەم کوردەوارە هیچ سیمڕێکی تەکی خۆیان کردبێت بێ ئەوەی تەنیا دوو پرسیاری دروست کردبێت و لە حەولەوەلای وەڵامدانەوەی پرسیارەکانی دەیەن ساڵ ئەمبارە و باری کردوێت فقط لەسەر نەریتە کوردی دفاعیان کرد لە ئاو خاکە خۆیان ئەدێک کە هەڵخەڵەتیان لەلایەنە سەرکردایەتی و تایتڵ و حیزب و نەهادە مختلفە. یەکێک لەو پرۆسانە پرۆسەی هەڵەبجە بوو. بەچن من لە دیبەیتەکەی دارای حاجی ئیبراهیمی چەرمەگا کە ئەترافەکە ئەژێت شەوکەتە حاجی موشیر هات بۆ لای من نامەیەکی پێنیشاندام بە ئیمزای فواد مەحسووم. شەوکەتە حاجی موشیر وتیوە تۆ بزانیت ئەمە ئەوان بە منیان وتمە هێڵە کەس لە هەڵەبجە بێتە دەرەوە من چوزانم من بە فەرمانە ئەوان وام کرد ئێستا پێم ئێژن دزی کردگە و قامکی بڕیگە و تەڵای بردگە و بانکەکەی هەڵەوجەی بڕیگە و دزی گێسی تۆ بزانە من تەواوی و پوڵانم تەحویلیەندا تۆ بزانە من بە فەرمانی ئەوان نەمهێشت خەڵک لە هەڵەبجە بڕواتە دەرەوە. جا ئەگەر کۆمەلگایە وشیار بێت جا ئەگەر کۆمەلگایە وجدانی تیاما بێت جا ئەگەر کۆمەلگایە بیر لە بەقای خۆی و مانەوەی خۆی بکاتەوە جا ئەگەر کۆمەلگایە بیر لە ئایەندە و داهاتووی مناڵەکانی خۆی و جیلی داهاتووی خۆی بکاتەوە دەرس ئەگرێ لە گوزەشتەی و خاتیان و خائینانە بەم سەرزەمینە بە ژیان و بە ئینسانیەت و بە کەرامەت بە وجدان و بەرسەزا ئەدات لەبەر خاتری ئەوەی تکرار نەبێتەوە لەم سەرزەمینە ماساتە گەورەیە ئاوا پلانە ئاوا بەر عەلەیه ئەم مەردمە. کۆچاندنە خەڵک لە لادەکانە کوردەوارە وابەستەکردنیان بە موسساتە دەوڵەتهای کۆرپۆرێشنی و بونگاهی ئەمانە بوون ڕۆڵە ئەحزاب بەشێکی گەورە لە ڕۆڵە ئەحزابێک کە تەحتە ناو مبارزاتە کوردی هاتبوون و یەک پرسیاریان تەرح نەکردبوو من بۆ کوردم تا پرسیار دووەم خۆی قیت و قۆس کاتۆ کورد کێز. بچن ئەمانەی وا دەم لە شۆڕشە ئەیلوولە دەن و شۆڕشە شێخ مەحموو ئەدەن و شۆڕشەکەی فلانە کەس و قازی محەمەد ئەدەن هیچ کامیان لە دڵە هیچ ڕەوەندێکی ئیجتیماعی پرسیارە گەورەیە فەلسەفی و ئینتزاعی لە ماهیەتە وجودی ئینسانە کوردی و تەفاوەتە ئینسانە کوردی و دوژمن کە هاتگە ئەم ئینسانە کوردیە لە بین بووە تشکیل بوون بێ پرسیار بەڵام بە ئیمکاناتە کێ ساپۆرتی کردن کێ چەکو و ئەسڵحەینیا بەردەمیان کێ سەرزەمینی خستە بەردەستیان کێ پاراستنی و ئەم بنەماڵانە بە درێژایی دەیەن ساڵ ڕابردوو لە تاریخ ئەم کۆرپۆرێشنانە هەرماگن و هەرماگن و هەرماگن. بچن ماجەرای ئەنفال بخوێنەوە بزانن 8,000 لادێ لە کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپۆرێشنە عێراقی بنگاهە عێراقی شرکەتە عێراقی بۆ وێران کریا بۆ لادێ وێران کریا بۆ خەڵکەکەی کوژیا بۆ لەبەر خاتری ئەوەی لادەی کوردەوار جێگەی حیاتە ئینسانە کوردی و سەرزەمین ئینسانە کوردی بوو ژیانی تیا کرد
پێویستی بە پوڵە کاغەزیە مەرکەز و بەغدا نەبوو. لە زەمین و لە شاخوداخی کوردەوار نان خۆی دەرەهاورد، هەرچی شتە بووی، گۆشتی بوو، نانی بوو، ئاردی بوو، گەنمی بوو، ئاوی بوو. پێویستی نەکرد نەچوە ژێرە یاسا و فەرمانە ئەوان، ئیتاعەتی لێیان نەکرد. لاتیەکانیان بە بەهانەی بە هاوکاری پارتی و یەکەتی، بە هاوکاری تەواوە ئەوانەی کە نۆکەرانە نەزامە سوڵتەی جودۆ کریسیانەتین، بەهانەیان دۆزیوە بۆ قڕکردن ئەم مردمە و لایف ئستایڵی و لە بینبردنە سەرزەمینیان. لەودا وتیان ئەیانوێن و ئەیان کوژین و واقعیەتی ئتفاقە کەفێت و بە عینوانی جینوسایدیش نایناسین و لە چەپەڵەمەی بۆ ئەگرین و ئەمانەکەینە قارەمان و ما بەقیی پرۆژەکە ئەوەی نەبەرەوە. ئێستا ئێوە ساڵ وە ساڵ لە دوور و دەمتان هەڵە پێچن و لە چەپەڵەمەیەکی درۆزنانە ئەکەن و بۆ نەئجێڕن و خیار و پرتەقاڵدا ئەنێن و بەڕاستی ئێمە ئەنفالین. سیستەم ئەمنیەتیە بەدەن کارێک ئەکا کەمە ئاساد تەقریر پێیاکات تۆ بتوانی بمێنی تۆ. ئەوانەی وا بازماندەگانە بنەماڵەکان ئەنفالەکان بوون. ئێستا بە ناوی ئەنفالانە پوڵە خوێنە دایک و باوک و خوشک و برا و کەس و کارە خۆیان نەسێنن بۆ نەخۆی بشێوێ تازە مردگە. خاڵۆ ئەحمە و بوجێ ئامین و باجی ئایشێ و کاکە محەمە و زێنگ ناوێتۆ خۆ. سەفتە دۆلارەکە بچەسپە لە گران ئەخلاقمە، نەوجدانمە، نەکەرامەتمە، ناو بوونەوەرەی کە تۆ بە خۆت ئێژی خەلیفەت الله و بە خۆت ئێژی هیومان و کە هیومەن ڕایت پێت ئەپڵای ئەوێت، یا ئەو بوونەوەرەی کە بە سوورەتە تەبیعی لە بوونە خۆی دفاعکە تۆ هیچ کامیان نەماگی. هەڵەبجە مستەقیمەن بە هاوکاریە ئەحزاب منتەسەبە بە کورد تەوەسوتە دوو کۆرپۆریشنە عێراقی و ئێرانی هاڕیا خینکریا کوژیا لەبەرچاوە تۆ ئیستە بۆنەی بۆ ئەگێڕی هەڵقونکەی بۆکەی و داقونکە هەراڵە بەرەمی بۆ تێریت و باس لە ماساتەکەی و گۆڕستان شەهیدان نیشانە دەیتۆ. ئێمە دەمێکە واینە ناوە ساڵەکانەوە بە ئێستا بوو بە کۆرۆنا. من کە تەماشای محیتە ئێستا ئەکەم ئەوێنم سەرزەمینە ئێمە ساڵەهای ساڵە کەوت کەسە ناوە کۆرۆنا و ئێمە لەم ساڵانە پێیان ئێژین ساڵەکانە کۆرۆنا و چووینە پشتە ماڵەکانمان و دەرگامان داخست و دەستە خۆمان لە جنایەت شۆرد و وای تێکسمان لێدا کە عفوونەتەکەی خۆمان خەفەمان نەکا. دەممان داخستوتمان چی بکەین کەس چاری ناکە. بۆیە جامعەیە نەتوانێت بچێت یەخە بگری بە خائینانی کەسانێکە گیانی تهدید دەکەن. تۆ ئەمڕۆ بە ناوە کۆرۆنا خزیادیتە ناوە ماڵ کۆرۆنا نەگری بمری. 100 ساڵە لە کۆرۆنا خراپتر لێ ئەدەن ولی تۆ زاتر نییە دەست بشۆری لە دەوڵەتە ئێرانی، زاتر نییە دەست بشۆری لە ڤایرۆسە دەوڵەتە عێراقی، تۆ زاتر نەبوو دەست ئەستیخبارات و ڤایرۆسە ئیتلاعات و ڤایرۆسە بەسیج بشۆری لەبەر چاوە توە لاشە ئینسانە کوردیان بە ناوە ئاسمان ڕەقسان دەبەرەوەی تۆ بترسیت. تۆ بە چاوەکانە خۆت لاشەی تیکە تیکە بوو گەناوە خیابانەکانە سنە و پیراشار و نەقەدە و ئیلام و جوانڕۆ و مەهابادت ئەدی و دیت و سکوتت کرد. ڕوویت ماسکت داخست بەش من نەیگرم. گولە لە من بترازێ با لە برام و ئەزانمەداگێ لە ڕەشکەی کاوە من چی هەر بەرە خۆم نەکەوێ بەرە تۆیش ئەکەوێ. ئەم ساڵەوە بام تاعونە لە تۆیشی ئەدات. ئەم نابودیە یەخە بە تۆیش ئەگرێت. نابودی مەگەر چه مەفهومێکی هەست وەختە تۆ تعریف لە خۆت نەماگە، وەختە تۆ نازانی کێی، وەختە تۆ ئیرادەت نەماگە لە بەرامبەر ئەو کەسەی وا ڕەنجی پێتدا و حەق ژیانی لێت چەند بوێسیت. تۆ بەرامبەر بە کۆرۆنا دەست ئەشۆری خۆت ئەوەسی تۆ لە ماڵە، بەڵام بۆ نەتوانی لە بەرامبەرە
ڤایرۆسە دەوڵەتە ئێرانی و بەچکەکانی خۆت بشۆریت، بۆ نەتوانی خۆت بۆسیتۆ لە ماڵە، بۆ ئیستە لە ترسە کۆرۆنا لە ماڵە نانە ڕقە ئەخۆیت و نانە نییە و پوڵ و نییە و کرایە ماڵە نییە و ئایندە مشەخەس نییە و ڕکودە اقتصادی و ئابووری دوای کۆرۆنا دنیا ئەتەنێتۆ، تۆ بەچی دڵە خۆش کرد؟ ئەی ئەم ساڵانە لەکوێ بووی تۆ؟ ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ و ئەم دەنگە لە هەر کوێی ئەم دنیا بوایە و خەڵکێکی وشیاری تیا بوایە و کۆمەلگا قەدریان نەگرت، ئەیان پاراست لەبەر خاتری ئەوەی پاڵ ئەنێت بەرەو پێشچوون وادار ئەکا بە فکرەوەکردن. ئێمە ئەگەر دەممان واز کرد سفەتماندا، تۆ سفەت بدە بەوەی کە تۆ ئەڕۆیت دەسی ماچ ئەەکەیت و دەسی وا لە ناوە خوێنە دایک و باوک و مناڵە ساوای ناوە بێشکا، بە مەرگە قەمە و بە مەرگە بەرق و بە مەرگە شکنجە و بە مەرگە ڕەقسە لە ناوە ئاسمانگ و بە مەرگە زیندە بە چاڵکردن و بە مەرگە خنکاندنە گازە خەردەل. ئەمانە گشتی هاوکار بوون. تۆ چۆن بێزت تێوەتوانی و دەسە ماچکەی؟ تۆ چۆن نەتوانی ئەو مەعاشە بگری و بێتەفاوت بی؟ بە من چی؟ من ئێستا زندگی ئەکەم، من ئێستا تەئمینم بەم مەعاشە، لەذا ئەم تەعاترە ئەم ئەنتەربازیە لە ئینسانیەت باوەڕ کە تۆ درۆ بە خۆت ئەەکەی، بەخواتیش ئەیکەی، باوەڕە بەخوا نییە، بەڵام بزانە کردارە چەپەڵە کەسیفت یەخە بە خانەوادەت ئەگرێ، بە کوڕت ئەگرێ، بە کەنیشکت ئەگرێ، ئەو پوڵە چەپەڵە تۆ ئەیدەیتێ، نایکا بە قارەمان، نایکا بە ئینسانە گەورە، نایکا ئەیکا بە پۆڕنستارێکی کوڵەسووتێکی تاریک، تێ هەڵدریاگێکی تەجاوز پێکریاگێکی بێهۆویەت، و ئەوەی تۆ بە ساڵها دزیت، و ئەوەی تۆ بە جنایەت و بە خوێن کۆت کردو، ئەو خەرجی دەڕیانی ئەکا، نەک ناوی سەروەریت بۆ بەجێ نایەڵێ، نەک ڕەحمەت گوت بۆ بەجێ نایەڵێ، هەزاران تف و نەعلەت لە چێهرەی کەریهت بۆ بەجێ تێڵێت. لەذا بەچن دیبەیتەکەی دارای حاجی ئیبراهیمی چەرمەگا راپۆرتیان کردگە قارەمانەکانە کوردایەتی، دەمە قۆپان لە پێکان و تیانە قسەی خشونەت ئەکا. ئێوە سەدەن ساڵە لە مەرگ ئەترسن و ئەتان کوژن، تۆ خشونەت ناکەی بۆ سەروەری خوات، تۆ خشونەت ناکەی پیاگویت، جنویت، مردویت، ئینسانویت، کوردویت، بەڵام تیان هەڵدای بردیتیانە شەڕ ئێران و عێراق بۆ سەیدە ڕەئیس و ئایەت الله خومەینی کوژیای. تۆ نەتگەرەک بوو بمری لە پای حەقیقەت و حەقیقی بوونە، لە پای ئاو خاک و کەرامەت و عیزەتە، بەڵام خوێنت وەکو هێسر لە ژێر یەخچاڵێکی 100 کیلۆیی و 200 کیلۆیە بە بەردەکان ئەم سەرزەمینە پاشریا. تۆ خوێنتدا وەختێک نوێنەرێکی دەوڵەتی ئێرانی و دەوڵەتی عێراقی بەرێ قەڵاو بوو ئەکا بەڕاستی شەهیدی. بەڵام تۆ ئەگەر ڕۆڵەیەکی بوێری قارەمانی شۆڕشگێڕ بی، ئەگەر شمشێر کێژێک بیت، نا تۆ خشونەت ئەکەی، تۆ تند و تیژی ئەکەی، کەی سەردەمی ماگە. بەڵام سەردەمی ئەوە ماگە لە خیابانە مەردم بگریتێ هەڵدەی و فیشەکی تێ هەڵدەی و بیکوژی و بە گەوادی بیکێشینی و تەجاوزی پێ بکەی، دەم نەکاتەوە، بەڵام بۆ تۆ بچێتە شەڕت داعش تێ هەڵدریاک. تۆ ئەم مردمەت بەچی وافاست کرد؟ بەچی وات پێ کرد؟ استبینەوە سەرە داستانت دووەم. ئێمە پێمان وایە لەم سەرزەمینە بە شکیانە ئەم ئینحیسارە دەنگمان ئەچێتە هەر ماڵێک، و لە ناو ئەم سەرزەمینە ڕۆڵەی ئینقلابی و ڕۆڵەی بوێری واتیە، و دڵی بۆ ئەم سەرزەمینە سووتێ. ئەگەر ئێمە لە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئێوەمان دابەرە نەغد
ئێوە ئەحزاب نەهاتهای بەرساختەی دەستگاهای دەوڵەتهای منتەقە بەر عەلەیه کوردیەت و کوردایەتی و ئینسانە کوردی، ئێوە فعالینە جامعەی مەدەنی، هەڵسوڕاوانە کۆمەڵگای مەدەنی، ئێوە معتەمدین و ئەساتیدە دانشگا و ڕۆژنامەوان، ئێوە خەبەرنەگاران، ئێوە سلبریتیەکانە بەرجەستە بووک بە پوڵ خوێنە ئەم مردمە و ئەم سەرزەمینە و کەرامەتە ئینسان. ئێوە ناگەهان دەنگێک وجود تەواوتان ئەلەرزێنێ، میزانە کەسافەت، سەخافەت، درۆزنی، خیانەتە ئێوە لە کوردیە وشەی بۆ نییە وەسفیکە. وەکو چۆن ئێستا کۆرۆنا هاتوو ئێمە ئێژین بەرخوردە ئێوە لە ساڵانە ڕابردوو ساڵەکان کۆرۆنا بوو. ئەمەی ئێمە واینتیا ساڵەکان کۆرۆناس دەیەن ساڵەکان کۆرۆناس. ئاوا کورد ئاوا نزیک نەبووە لە نابوودی خۆی تا بتوانێت مستەڵەحیان بۆ دروستکە. ئێمە نەمانتوانی کەسانێک کە جنایەتە وا ئەکەن بیان کەین بە عیبرەتە تاریخ تا وەکو ساڵەکان کۆرۆنا ناویان لێ بنین و کە باسمان کرد خەڵک بزانێ باسی چیەکەین. مەجبور بووین لە دەستترین مستەڵەحێک کە ئەتوانین بەکاری بووین تا میزانە کەسیفیەتەوە دەرخەین استفادەکەین. ئێمە بۆ وەقای خۆمان، ئێمە بۆ کەرامەتە خۆمان هەر سفتێکماندا بە ئێوە دامان، بەڵام ئێوە لە فەحاشیتان، لە بێ پرەنسیبیتان، لە بێ ئوسولیتان، لە کەسیفی و چەپەڵیتان، لە بغز و حب و دەروێش سەکت و فرقەبوونتان حەملەتان کرد و فەحاشیتان کرد بە حەقیقەت. ئێمە دەنگە مەردم بووین، دەنگە ئەم مەردمە فاسد کریاگە بە ئینحراف چووگە. ئێمە لە ناوە ئەم مەردمە بووین، لە جنسە ئەم مەردمە بووین، هاوارمان کرد بۆ ئەم مەردمە. بەڵام ئێوە بۆ کێیکەن؟ بۆ گیرفانەکەتان، بۆ نانەکەتان، بۆ تەختخاوی گەرم و سەکسەکەتان بۆ چیەکەن؟ هەن لە ناوە ئەمانە فکر ئەکەن ئەم دەمە قۆپان لە پێ و پێشمەرگە و گوریلا بەڕاستی کوردایەتی ئەکەن و مبارزن و شۆڕشگێڕن، لە ڕاستای ئازادی ملەتێک و سەرزەمینێ خەریکن کارەکەن. دوچارە ئەو تەوەهمە ئەون هەرچیش استدلالیان بۆ ئەکەی مادام چاوە سەریان دەمە قۆپان ئەوێنێت و خەشاوە کڵاشینکۆف ئەوێنێت و لاشەی تیکە تیکە بووک ئەوێنێ باوەڕ ناکەن خۆ کەئەنەهو ئەسڵەن نازانێت وجودە ئەم ساختارە کارکردی چیە لەگرا ئەعزا مهم نییە، نەفەرەکان مهم نییە، ئەمانە ڕقەمن، ئەمانە سەمبولێکن بۆ کارێ بەکارتێن. ئەم دەنگە لە سەردەم ئەم ساڵەکانە کۆرۆنا، لە ئەوجە ئەم ڤیرۆسە کۆرۆنا، ڕۆژنامەنگارێکی کورد وا فکری کردو ئەم دەنگە ئەتوانێ فرسەتێک دروستکا بتوانێ دەوڵەتە ئێرانی بنیانەکەی هەڵتەکێنێ. پەیوەندی پێوە کردم، وتی ئەو قسانەی تۆ دەرمەوردە کۆرۆنایی کەی دەبێ خەڵکی بە عام بیبیسێت، بێ لە بەرنامەیەکا بەشدار بە و بیکە. تەلەڤیزیۆنە یان تیڤیە پەپەکە پژاک. من هەر کەسێ تریبون بدات، شەبەکەی یەکە جمهوریە ئیسلامی بێت، تەلەڤیزیۆنە عەرەبستانە سعودی بێت، تەڕەتەی تورکیە بێت، هەر کوێک ئەم تریبونە بدات، من بە مەبانی خۆم و مەوازع خۆم و بۆ دفاعکردن لە سەرزەمین و لە کەرامەتە ئینسانی خۆم بۆ کوردیەتە ئەم مەردمە و ئەم سەرزەمینە کوردەوارە حازرم. هەر کەس تریبونە دابابیدا، هەر کەسی تێرێ بابێت، سڵ ناکەین لە کەسێ خۆ. بەڵام بۆ ئەو دوو ڕۆڵە شۆڕش گێڕە دەرکەفت کە ئەمانە تا چە میزان درۆزن و فاسد و فاسقن، بەرنامەکەیان قەت کرد. ئەحساسەکەن دەگەیان خواردگە.
من لە تەلەڤیزیۆنەکەی ئەوانە بووم نەقدە ساختاریانم کردگەسەوە ئەگەر شعوریان بواە و عەقڵیان بواە لە ماڵە خۆیانە یەخەیان پێگرتم سوعالیان لێمە کرد لە بەرچاوە مەردمە ئەگەر ئەم حەپۆ سەرزلانە قسەیان بوو بۆ کردن بەهاتایانە بانگیان بکردایە من دەرمان بەرنامەیەک سابتیان بکردایە من خائینم بیان کردایە بە پەلە پەترۆ قەتیان کرد و بەرنامەی یەک ساعتیان پاک کرد و داخم دەنگە حەقیقەت چەنێ ترسناکە وا کونە مشکی لێ کردگنە ئەمارەت وا لێ ئەترسن یعنی من لە کۆمەلگای کوردەوارە بوایەمە تۆ زاتن نەبوو بە پرسیار ئەم پرسیارە ئەسڵەن مەترەح بێ تۆ پرسیار ئیعدامەکەی بێشەرەف پرسیار گول لە بارانەکەی تۆ لەسەر خوێنە ئەم مەردمە بەناوە ئەم مەردمە بەچەکانە سپای پاسدارانە دەوڵەتە ئێرانی وێسیاگن بەڵام لە بەرامبەر پرسیارە گولە ئەتەقێنە نێوە دەیت پێت وابوو فرە قارەمانی لە ماڵە خۆتا زۆر سپاس دەکەم نەتێش قسەکان تەواو بوێت پێت وابوو فرە ژیری من وامە حزورە مەردمە ئەم کۆمەلگاگەش کەسێکی واتیە تۆ فرە پیاگوی فرە مەردوی فرە واقع بینویت فرە ڕاستگۆویت فرە شۆڕش گێڕویت باتایتە مەیدان پرسیارە لێکردایە کاورات گرتبوو لەوێ ئەوە قارەمانەتی ئێمە گەینێ سڵ ناکەین لە هیچ تری بوونێ چون درۆ ناکەین چون واقعیەت ئێژین شتێکە واقعیە ناشارێتەوە شتێکە واقعیە کتمان ناکرێ شتێکە واقعیە گشت کەسێ بە گۆشت و پێست و ڕەگ و خوێنی خۆی حسیەکە بۆ ئێمە باکێکمان نییە هەر کەسێ تێری بێری لە عنوان و تایتڵ و تۆمتۆراقیش ناترسین تۆ بەیانی لەم سەرزەمین تۆ ئیدعاکەی ڕزگارکەرە ئەم مەردمەیت تۆ ئیدعاکەی دەمە قۆپانە کردگەسە پێ و پرچە شۆڕت هەس و گووری لات هەس و تۆ ئیدعاکەی حەپۆت هەس تۆ ئیدعاکەیمانتە هەس چۆن ناتوانی بڕۆیتە ناوە مەردم بدەنە بەرە پرسیار تۆ لە بەسیجی کەسیفتری تۆ عەلیە خامنەئی ئێژێت بەسیجی ئێژێ قسە بە عەلیە خامنەی بکەیت کوژم تۆ بەرعەلەیه نظامە جمهوری ئیسلامی قسە بکەی لە ئیمکانات اجتماعی مەحرومت ئەکەم نایەڵم زندگی بکەی دەسم گرکە بە کوناڕسقەکەوە نایەڵم نان بخوای تۆ بە پوڵە ئەم مەردمە کاورای سەرە گەردەنە بگیرە مەوادە مخەدر فرۆشتە چیاکانە قەندیل تۆ ئەم پورتە لەکوێ هاورگەم تەلەڤیزیۆنە دانی مەگەر ئەم تەلەڤیزیۆنە دەنگە مەردم نییە مەگەر تۆ نایژی حرفەئی سیاسیت و لە مەعرفەت واتکیتە دەر کوردایەتی ئەکەی چۆن لە دەنگە پەیمانە حەیدەریە ترسی چۆن ناتوانی جوای ببەیتەوە چۆن جواوە یەک پرسیارتان نەداگەسەوە دەمە قۆپان لە پێ بۆ لەم کۆرۆنا خۆتان شاردگەسەوە حیزی قسەکان عەلیە خامنەی تکرارەکەنەوە کۆ ڕەهبەریەتان لەم مەردمە بیکەن تۆ تێ هەڵدریا گیانە مەردمە بۆ مهمە مەردمە ئێمە 41 ساڵە تاعون دەوڵەتە ئێرانی لەیداکە بەردەباران کریا شەلاقە لە مەلا عامی لێدریا نان و ڕسق و زندگی لێ سندیا سەرزەمین و خاک و مەنابع و مەراتعی لێ سندیا لە دادگاکانە جمهوری ئیسلامی تەجاوز بە ژن و کەنیشکمان کریا لە زندانەکانیا تەجاوز بە ژن و کەنیشک و نێرینەیشمان کریا دانە بە دانەمان ئیعدامە مەلە ئاما لە ئاسمەنگەوە ڕەقساین و تەماشای جنازەکانە یەکتریمان کرد هەر ئابان مانگ زیاتر لە 2000 ئینسانیان لە کەفە خیابانەکانم سەرزەمینە کوشت تیکە تیکە کرد بێشەرەف تۆ چۆن دەنگە ناکرد تۆ چۆن دەحفێنەوە دەستان بشۆرن لە ڤایرۆسە دەوڵەتە ئێرانی تۆ چۆن دەحفێنەتوە دەستان بشۆرن لە عفونەتە وەلایەتە فەقیه و شاهنشاهی و سەکولاریزم و سیستەمە دەوڵەتە ئێرانی کە گەورەترین ئافەتە ژیانەیەوە تهدید دەکات لە هەر 100 نەفەرتان 100 تهدید دەکات
تۆژێ ئالوودە بوویت بە جمهوری ئیسلامی، حەل بووی لە جمهوری ئیسلامی تا نەتکوچێت. ئێوە واتان کرد بۆ بەرامبەر بە کۆرۆنا قسەتان نییە، بۆ حیج ڕاهبەریەتێکمان لە ئێوە نەدی دەمە قۆپان لە پێی قەندیل نشین خۆتر خڕ کردگەسکۆ بەچێ بەشار ئەسەد تۆخمە سەپاها قوتس وایتە کوێ کەڵەشنکۆفەکە خەیتە لایەقین تۆ بە کۆرۆنا بچیتە ناوی پادگانێکی سپا کوایی نایگەرەکە لە دوورە و گوری لایە سەری شاخی RPG بتەقێنی نایگەرەکە پێ بچۆ دوو گوری لای کۆرۆنایی بخە ناویان دەی بیخەم هەرچی جاش و گەواد و پاسدار و ئەمنیەتیە ملی پوت نایوەڕێ ئورە و چەوری و قەزای چەور و سەکسە مرەتەب و ڤایەگرا و سوزا کەوت کەسە گیانی یەک پژمە بکە بە کۆرۆنا تۆپیگەوەکو سەنگ وانە کوێ دەی بڕۆن و ناوی ماڵەکانتانە و دەستان بشۆرن و دەریخەی داخەن و کاورایش مانگێتر دوو مانگی تر دنیایان برگەسە ناوە ڕکود اقتصادی بۆ گیرفان کوتانە مردم دەحفێتر ئەم نظامە سڵتەی جودۆ کریستیانەتیە بەچۆ لەو سەرزەمینە ئێمە کاورانانی ناو بیخوا بیکەرە ناوە ماڵ دوو مانگ نەماوات دەشویەندەی هەست نە ئاز و قەی هەست لە ناوە ئۆتاقێکە خۆی و ژن و مناڵ و کەسوکار و دایک و باوکی لە عوزڵە تابیان دە بە کوشت گشتیان بمرن لەو دووە ئەگەر کۆرۆنانەی کوشتن وای تەکس بیان کوژ سوء تەغزیە بیان کوژێ سترەسە کۆرۆنا بیان کوژێت سیستەمە ئەمنیەتی ڕۆحی و ڕەوانی و بەدەنی هەن لەبین بووەن دوای دوو مانگ کە کۆرۆنا ماگە و لە بینیش نەچووگە و پرۆژەکانە دەوڵەت چووگەچە سەرۆ قاوکەن لە مردم بابێتە دەرەوە مردمە خۆرنەدیگە ویتامین دی لە دەستداگە دارای سوء هازمەی 2000 ئسترسە گیرفان خاڵیە برسیە بێمەجالە زندگی بیدە دەرو گەلەگە لە مردم بکوژە بێژە کۆڕۆنا کوشتی وابێژە خۆ وەختە هەڵەبجەیش نەقارەتان لێ ئەدا شەقام چۆنە بێ بە گۆڕدا نەخراو ئاوا کە مام جەلالە نەیهێش دەرچن گشتیان کوژیان گەشتتان داوە کوشت ئاوا ئەبێ بە گۆڕدا نەخریاو شەقام ئاوا ئەبێ بە گۆڕدا نەخریاو ئەو چایە بۆ نەخوریا و میل ڕادیۆ بۆ هات بانەدریا بێ و قسانە بکە لێو دووە بەڕاستی و چی بکەین و نەهامەتێکی جیهانی بوو لە جیهانەوە هاتوو دای لە گشت کەسێک و دای لە ئێرانیش و دای لە گشتمان نازانی تۆ لە چیە ترسی تۆ لەوە ترسیە مردمە لە ئێوە عبورکە ئەم مردمە وەکو وەختێتەکی ترس لە مەرگا ڕوبەڕوو بووە ترسەکەی ئەوەرێت من پێتانم وت ئێمە مەرگمان لەسەر ئەژنۆکەی خۆمان دانیاگە بۆی چارمان ناکەن بووی قسەکانمان ناڕواتە دواوێ ئێمە تەعەلقمان نییە فاسد بە پوڵۆ نەوێسیاگینەوە بە تایتڵ و عنوان و نەوێسیاگینەوە بە شوێن شۆهرەتا نەوێسیاگینەوە تا تو تەلەڤیزیۆنەکەت و پوڵەکەت و گریلاکەت و کەنجکە زەڵ شۆڕەکانە فاسدمان کە نا لە ماڵە خۆت ئازاتە نەو دەنکەی بڕۆی ئیستیعلاعیە بەرە دەرەوە و بەڕاستی جمهوری ئیسلامی هەکمانی کرد دێ ئێمە سەرکەوتنە بۆ تۆ یا تیا هەڵدریانە گە جمهوری ئیسلامی هەکتی کردوێت تیا هەڵدریاک ئەو بەڕاستی و تەوهینمان کرد بە خوێنە شەهیدان و فڵانە کەسمان برد دەی جواوت باەتەوە وتایە بێرە بەرۆ تۆ هەروانە نییە بە ئێمە ئێژی بەرێخوا بدەن تا منیش بوو وتایەوە بەرێخۆ ئەدەن کارتان بەرێخۆدانە تا منیش قسەم بکردایە خەڵکی گوێی پێبوو ئەقڵی بوو بەراوردیە کرد تو بۆ گەرەکتە پەیمانە حەیدەری بشارێت و دەنگی نەبیسرێت تۆ وێسیاگی لە کۆڵبەر پوڵە سێنیت و لە سپاها قوتس پوڵە سێنیت و چی ناوی کوردە بە ناوی کوردایەتی پوڵی لێسێنیت و سوڵەت دنیاکەیت و کوڕە مردم ئەکوژیت و مەوادە مخەدەر ئەفرۆشیت و بەناوە کوردایەتی خەریکی مردم فاسە دەکەی لە میدیاکانە بەچوە هەرمێ هەڵ و ژۆقەیچی و گشتیشی باسی سپای قوتسە و قسەکان سپای قوتسە و محوەرە شیعەس و ئیمپراتوریەتە ئێرانە و خەریکی ئەوانیتە تۆ دەبا ئەیستە من لە ماڵەکەی خۆتا بووم ساڵیادە هەڕەبجە بوو خەڵک لە ساڵەکانە کۆرۆنا و لە حەزاتە کۆرۆنا چووکەسە پشتە دەواازە ئێوە خەڵکتان کردە ناوە ماڵ تۆقانتان لەوێ خەت بگرتایە تەواوە ئەم کوردەوارە سەیریە کرد
کورە تۆ شعوری شت نییە حتا نافەهمی تۆ سیاست ڕۆژنامەنگاری شت نییە با بزانی تەلەڤیزیۆنێ بینەندەی ئەچێتە سەرەوە کە بەرنامەی جەنجاڵی بوێت تۆ ئەو شەهامەتی شتە نییە کورە دەهاتی دواکەوتێک دەروە دەر ئەگەڕێن وە شوێنە کاراکتەرێ وەکو منە بتوانێ بچێ بە گشت دانە بەدانەتانە لەم دنیا دوو ڕۆڵە فکریان کردبوو ئەم گوری لاو قشۆڕ و لەباس خاکستەریە بەچە سپای پازدارانە کوردایەتی ئەکەن دێ باشە من تەلەڤیزیۆنە پەژاکە و پەقە کەس و با بچین دەوڵەتە ئێرانی بخەین پێی ئێمە کوردین و بێنەوە و پیان و دانیشە کورد بابا سپای پازدارانەمان خوا دانیشە مەکە دێ ئەوەی سە دووتان دوو زانیان ئێوە چکارن چیەکەن بەدە زەمانە حەزیانەکەن ئەیان کوژن ئەو دوو ڕۆڵە قارەمانە ئەو تو پیاگە بە شەرەفە چاپێکن ئەیانکەنەوە سەربەست عوسمان ئەیانکەنەوە کاوە گەرمیانی چاپێکن تۆ بەوان وتو تۆ کوردایەتیەکەویش باوەڕی کردو تۆ من گەرەک بە سەرزەمین ئازاد کەم ئەوش باوەڕی کردو وتی و دەنگێکم دۆزی گەس و بابی وە مناوە تەلەڤیزیۆن بنیانە ئەم دەوڵەتە ئێرانیە پێ هەڵتەکێنم وا فکری کردووە وەلێ تۆ خۆتە سابت کرد باوە تۆ سابتە کرد بەچە سپای قودسی تۆ سابتە کرد بێ مستەوایەکی درۆزنی بێسەوادی خەیلێ دێهاتیت خەیلێ بێکلاسی ئێمە لە دڵە ئەم مردمە هاتکەین و بۆ کەرامەتە خۆمان دەممان واکەین بەڵام تۆ لە دڵە شەهوات و کەسافەتە داکەوتگی دێڵ دریاکە ئەوە ئەتفاقی بوو کە ئەمڕۆ کەوت ئەوە داستانی بوو کە ئەمڕۆ کەوت ئەو دەنگە پەیمانە حەیدەری و ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئیدەی ئینقلابیە بنیانە دانە بەدانەی ئێوەی فاسد خاین هەڵەکەنیت پەیمانە حەیدەری جسم نەماگە جسمەتوانی بیکوژیت جسمەتوانی تەوتەئی بۆ بکەی لە ناوی بەری بەڵام لەگەڵ ئیدەی پەیمانە حەیدەری و دەنگانە ماگنەوەی دانەماگن هەتایە حەساو لە دانەتان ئەکێشێترۆ شەب دراز ئەست و قەلەندەر بیدار باش تا سوبح دەوڵەتت بدەمەت ئەمە داستانێک کە ئێوە فکرتان کردوە ئەیوەنە بەرۆ ساڵەکان کۆرۆنا گەیگەسە ئەوجە خوای بێسە دوو مانگ خەڵکە کردە ماڵ حکوومەتە حەلیم واکو سەگ ترسیاگە لە کۆرۆنا ئەم فاسد مەسئولە ژن بازە قەحب بازە گەعدە بازە الكل دائم الخمر الشیشەیە وەکو یاروانە سپای پاسدارانە ئەربابیان و حاڵێ پژمەی کۆرۆنالیان بدە هەڵیانە تەکێنێت خەڵکیان کردگەسە ژوور و خەڵکە بترسن لە مەرگ مردمە ئێمە تەکە مەرگا گەورە بوون بە ئەدەبیات مەرگ گەورە بوون مردمە ئێمە لە سایەی مەرگا ژیان مردمە ئێمە ئەم زندگی نیەیکەن بێ غورور بێ عەزەت بێ کەرامەت بێ سەرزەمین بێ خاک بێ ئاو بێ ئەمنیەت بێ ستەیبڵەتی ئەمە مەرگ ئەمە زندگی نەبوو ساڵەکانە کۆرۆنا تەپی لە گشتتان شێوان دگە ئەمە هەمان مێشولەکەی نەمرود وا باوەڕتان پێ هەست بابا جوولەکەتان ئێژیتی ئەگەر موسڵمانی داستانەکەی هەست لە دینە ئیسلامە ئەمە مێشولەکەی نەمرودە دانە بەدانەتان هەڵەتەکێنی خسڵەتە مردم ئەگۆڕێت ئەو مردمەی ئێوە سعیتان کرد فاسدیکەن لە مەرگ ئەگوزەرێت لە مەرگ ئەترازێت فشاری بۆ تێرێ کۆرۆنانەی کوژێ تۆ ئەی کوژی کۆرۆنانەی کوژێ برسێتیەی کوژێ کۆرۆنانەی کوژێ سترێس ئەی کوژێ سترس نەی کوژێ قەرزەهەری ئەی کوژێ براگیان ترازیە لە دەستان و ئەترازێت خراو ئەترازێت بۆیە پەیمانە حەیدەری و ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئێمە
ئیدەی ئینقلابین با بزانیە ئەمە ڕەوەندە تەبیعەتە بۆ بەقا ئاخرین ورژنە قەهرەمانیە کۆیەداتە دەرەوە. ئینسانێکە یەک عمر عەقڵی تەعتیل کردبوو، قوفڵی کردبوو، ناگەهەن زەرەر، خوسڵان، ڕەنج، نابوودی واداری ئەکاتەوە بە فکرکردن، واداری ئەکاتەوە بە فکرکردن. بۆیە ئەمە ئاخرین ورژنی کوردایەتی و کوردایەتی بەمە دەستی پێ کرد، بەمە ئاغازی کرد و بەمە ئیدامە پەیاکا و سەرمەشقەکانی دریاگە ئەم ئیدە بنیانتان هەڵەتەکێنێت، وا کەوتگنە پەلەقاژە، وا کەوتگنە ئەدەبیاتە سووک و چروک و تەوهینتان ئێوە ئێمە لەبەر میلەتمان و لەبەر سەرزەمینمان و لەبەر خاکمان خیانەتەکانە ئێوە هەڵ ئەبژێرین و سفەتتان پێ ئەدەین. نازانم خەڵکینە ئێوە بە جانیانە هەڵەبجە و ئەنفال، بە جانیانە نابوودیەم سەرزەمینە کوردەوارە چی ئێژن، وەلێ ئێمە هەر سفەتێکماندا لەبەر خاترە وجدان و عەزەمەتە خۆمان و عەزەمەتە ئەم مردمە و ئەم سەرزەمینە دامان و ڕەساڵەتێکەوە لەسەر شانمان هەر حەپە حەپێکە کردیان لە شەهەواتیان بوو، حب و بغز بوو، مشتێ تێ هەڵدریاگە سەکتی و فرقەیی وابەستەگان شەهوەت و پوڵ و ناوگەڵ. ئەمانە ئێستا کۆرۆنا تەنگی پێڵچنیگەن لە ڕاستای دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە عێراقی و حەلیم و کوردستانە خەریکن خەڵک بخەسێنن پێی. نەوە گیانەخوات، ئەم دەحفە وا ناوێت، ئەم دەحفە لە دەسە ئەترازێ خراو لە دەسە ئەترازێ، ئەم دەحفە و ئاو شەرتوی ئەو مردمە متۆدە وا دروستکەن لە پاککردنەوەی ئێوە تاریخ باسی بکات. ئەمە ئەو اتفاقەسە ئەکەفێ ئێستا بچن هەر زاخ و زووقکەن. ئەگەر ئیرادەی خوای لەسەروێ موسا لە باوەشە فرعەونا گەورە ئەوێ، ئەگەر ئێمە ڕاست ئەکەین و لە دڵ واقعیەتە هاتکینە دەرواقعیەتە ئەم مردمە کزۆڵە، ئەم سەرزەمینە نابود بووگە فاسد بووگە داگیرکریاگە هەڵتەن ئەقرچێنێ لە دەرگای ماڵەکانتان و لە ناوە تەختەخاوەکانتانە خەو خۆراکتان لێ ئەسێنێت، هەر بە دەستەکانە خۆتان واتان پێکە. لای ئێوە خۆ